یانێکی بەڕێزمان لەگەڵ دەبێت لەگەڵ هاوکارم ئیمان لێرە لەگەڵی قسە دەکەین بەڕێز عەباس ئەکرەم گوتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا زۆر بەخێرات. زۆر سپاس. گولباغی ئاماژە بە هەندێک ئاماراندا بەتایبەتی دەرهەقی چاکسازیان سەکتۆری خواندنە بلند لە هەرێما کوردستانە یا گرنگێک وان بەحسێ چاکسازیە بکەین. چاکسازی کەواتە نەهێڵانە گەندالیە و وەگەڕاندنە پارەی بۆ خزمەتە قوتابیان بگشتی وێ پرۆسەیە و هەروەها بۆ خەزینە حکوومەتی دەست پێکەم بەحسێ وێ پرۆسەیە تایبەت بە کار و پرۆژەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ماوەی 4 ساڵی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆرن ئەو سێکتەر و بوارانەی کە وەزارەت کاری لەسەر کردو بە ئامانجی بەرزکردنەوەی توانستی زانستی زانکۆکانی کوردستان بەرزکردنەوەی توانای مامۆستایان و فەرمانبەران و قوتابیان و خوێندکاران لە ناوەندەکانی خوێندن لە زانکۆکانی هەرێمی کوردستاندا یەکێک لەو تەوەری بابەتانەی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد بریتی بوو لە چاکسازی هەم لە چاکسازی کارژێڕی کە بریتە لە پێداچنەوەی دۆسیەی فەرمانبەران و مامۆستایان و کۆی پرۆسەکە و لە هەمان کاتیژا چاکسازیکردن لە نوێکردنەوەی سەرکردایەتی زانستی زانکۆکانی هەرێمی کوردستان من هەرە بۆ مەبەستتوانم ئامارێک ئاماژە پێ بکەم لە ماوەی ئەم کابینەیەدا 13 سەرۆکی زانکۆ گۆڕانکاریان تێدا کراوە دوای ڕاگەیاندنی پۆستەکان و پێشکەشکردی CV و ئەنجامدانی چاوپێکەوتن سەرۆکی زانکۆی نوێ دەستنیشان کراون کە خۆشبەختانە بەشێکی سەرۆک زانکۆکان ئێستا دەتوانم بڵێم ناو ئەنجومەنی وەزارەت چەندین سەرۆک زانکۆی ژن هاتوونەتە پێشەوە کە ئەمەش بۆ وەزارەتی خوێندنی باڵا و بۆ ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا دەستکەوتێکی گرنگە لە هەمان کاتدا جگە لەوە ئێمە نزیکەی 23 یاریدەری سەرۆکی زانکۆ گۆڕانکاریان تێدا کراوە لە پۆستەکانیان لە هەمان کاتیشدا نزیکەی 90 ڕاگریش لە سەرجەم کۆلێژ و بەشەکان لە زانکۆکانی هەرێمی کوردستان گۆڕانکاریان تێدا کراوە ئەمەزم گۆڕانکاریانە نوێکردنەوەی سەرکردایەتی ئەکادمی زانکۆکانی هەرێمی کوردستان بووە بۆی خوێنی نوێ کەسی تازە بتوان لە شوێنەکانی خوان درێژە بەکارەکان بدەن و توانا و لێهاتووی نوێ و پسپۆڕی تازە بخەنە ناو کای ئەکادمی لە هەرێمی کوردستاندا چونکە وەک دەزانین خوێندنی باڵا لە هەرێمی کوردستاندا زانکۆکان و دامەزراوە زانستی ئەکادمیەکان هۆکارن یاخود بەرپرسن لە پێگانینەوەیەکی نوێ کە دەخرێتە بازاری کارەوە بۆی بتوانن ئێمە دەرچووەمان ناوەندەکانی خوێندن کاتێککە خوێندن تەواو دەکەن لە بازاری کاردا بتوانن شارەزایی و لێهاتووی تەواویان هەبێتن. باشە ئەوەی کە وەزارەتی خوێندنی باڵا زۆرتر گرنگی پێداوە پەرەپێدانی پرۆگرامەکانی خوێندنە بەرزکردنەوەی توانای زانستیە بەڵام تەنیا پشتی بەناوخۆی هەرێمی کوردستان نەبەستۆ کۆمەڵێک لینکی دیکە لە دەرەوەی کوردستان هەیە بڕیار بووە کە کوردستان بە فەرمی بێتە ئەندام لە ناوچەی خوێندنی باڵای ئەوروپا بۆ مەبەستە چیتان کردو چۆن حکوومەت پاڵپشت بووە؟ بەڵێ من دەتوانم بڵێم لە بەتایبەتی لەم ساڵدا لە ساڵی ڕاکۆتایەکانی ساڵی ڕابردوو و لە سەرەتای ئەم ساڵیش وەزارەتی خوێندنی باڵا بابەتێکی گرنگی کار لەسەر کردو کە بریتی بۆ لە پێداچوونەوە بە کۆی پرۆگرامەکانی خوێندنی کۆلێژ و بەشەکان لە زانکۆکانی هەرێمی کوردستان ئامانج لە پێداچوونەوەی پرۆگرامەکان ئەوە بووە کە ئێمە ناوەڕۆکی پرۆگرامەکانی خوێندن لە زانکۆکانی هەرێمی کوردستان بە تەواوەتی ببەستینەوە بەو پسپۆڕی و کارەبانەی کە پێویستی بازاری کاری ئەمڕۆی هەرێمی کوردستانن. ئێمە زۆرێک لە پسپۆرەکانمان هەیە لە زانکۆکان کە ئێستا پێویستی بازاری کار پڕناکەنەوە یاخود پێویستیان لەسەر نیە یاخود داواکاریان لەسەر نیە زۆر جار دلەیلی لەسەر ئەوە دەکرێت کە بۆچی هیچ کەسێک هیچ قوتابیەک هیچ خوێندکارێک داواکاری بۆ بەشی فەلسەفە پێشکەش ناکاتن بۆ نمونە یان بۆچی بەشێکمان هەیە کە زۆر داواکاری لەسەرە. وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ گۆڕانکاریەکانی دنیادا کە ئەو گۆڕانکاریانەی لە جۆبەکان دروست دەبێتن بیر لەوە کردوێتەوە کە ئێمە ناوەڕۆکی پرۆگرامەکانی خوێندنمان ببەستینەوە پێداویستیەکان و ئەو پرۆگرامانەی کە پێویستن بۆ بازاری کار ئێمە پەرەی زیاتریان پێ بدرێن و بتوانین نوێیان بکەینەوە. بۆ ئەم مەبەستەش ئێستا لیژنەی تایبەت لە وەزارەت دروست کراوە بۆ ئەم کارەوە لە کارەکانی بەردەوامە بڕیارە لە داهاتوویەکی نزیکدا کۆنفرانسی سەرتاسەری بکرێتن بۆی بە تەواوەتی گۆڕانکاری ڕیشەیی لە تەواوی پرۆگرامەکانی خوێندن لە کۆلێژ و پەیمانگاکان لە زانکۆکان لە هەرێمی کوردستان بکرێت. ئەمە هەنگاوێک کە من دەتوانم بڵێم لەم کابینەیەدا وەزارەتی خوێندنی باڵا دەستی بۆی بردووە و سەرکەوتنی گەورەی تا ئێستا بەدەستێناوە بۆ ئێمە بتوانین دەرچوانمان کاتێکە دەچن بۆ زانکۆ پاشە ڕۆژ داهاتویان لێ دیار بێت و بزانم بۆ چ بەش و چ بابەتێکدا لەوێ خزمەت بکەن. دهی وەزیرە خوێندنە بلند گوتی ئەوا کابینانە هەم داهاتیەکردن دەرباسکردنە بەربەست و ئاڵنگاریان پێویستە بە قەلەمێ زێرین لەناو لاپەڕین مێژوێ بهێتە نویساندن. چوە کرد حتا بێ گوتنێ بکەن کۆژوی ئالی و ئالیا هەندێک ڕاستی ڕەخنەیەژی هات. بەڵێ من دەتوانم ئاماژە بە یەک خاڵ بکەم کە وەزارەتی خوێندنی باڵا لە ماوەی ئەم چەند ساڵە جێبەجێ کردووە بە تایبەتی کە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی ئێمە ساڵانە زیاتر لە 6 ملیار دینار تەنها بۆ خانەوادەی خوێندکاران و قوتابیان بگەڕێنینەوە ئەوش بە داشکانی 145 کرێ خوێندن لە ماوەی ئەم کابینەیەدا بۆ ماوەی 4 ساڵ و بۆ ئەم ساڵی داهاتووش بە هەمان شێوە 145 لە کرێ خوێندنی پارالێل ئێواران لە سەرجەم زانکۆ حکوومەتانی هەرێمی کوردستان داشکێنراوە 110 بۆ 120 لە کرێ خوێندنی زانکۆ پەیمانگە تایبەتەکان لە هەرێمی کوردستان داشکێنراوە. سەرڕای ئەوەی کە ئەم داشکانە هۆکارێکە بۆ ئەوەی زیاتر
خوێنکاران و قوتابی خۆمان هەم بدەین کە لە زانکۆکانی خۆمان بخوێنن لە هەمان کاتیشدا بڕەپارێکی زۆر دەگەڕێتەوە بۆ خانەوادی خوێنکاران تەنها لە ساڵی 2022دا 67 ملیار دینار گەڕاوەتەوە بۆ خانەوادی خوێنکاران و قوتابیان ئەمە جگەلەوەی من دەتوانم ئاماژە بەوە بکەم وەزارەتی خوێندنی باڵا ئەم داشکانانەی بۆ سەرجەم سێکتەر و بوارەکان درێژە پێداوە ئەوەتە ئەگەر سیر بکەین بۆ خوێندنی باڵا واتە ماستەر دکتۆرا دیپلۆمی باڵا بە هەمان شێوە داشکانەکان بەردەوامیان هەوە لە هەمان کاتدا ئێمە چەند بڕیاری ڕێژەیەک دیارکردیە بەڵێ ڕێژەی 45 بۆ هەموو خوێندنی باڵا واتە ماستەر دکتۆرا و لە هەمان کاتدا بۆ خوێندنی بەرایی واتە بەکالۆریوس و دیپلۆمی باڵا هەم لە پارالێل هەم لە ئێواران داشکێنراوە لە هەمان کاتدا ئێمە بیرمان نەچێ وەزارەتی خوێندنی باڵا لە ماوەی ئەم 4 ساڵی کارکردنەدا بۆ دووەمین جار تواناسازی نیشتیمانی خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا ڕابگەێنێ خەڵکی ئێمە فێرخوازانی ئێمە پێشتر ناچار بوونکەوە بۆ خوێندنی باڵا پەنا بن بۆ وڵاتانی دەرەوە بە تایبەتی وڵاتانی کە ئاسیز ئەو زانکۆیانیان ئاسی زانکۆکانیان نزمە کواڵەتیان خراپە بەڵام ئێستا ئێمە بە کادری خۆمان بە توانای خۆمان بە شارەزای پسپۆرەکانی خۆمان لە ناوخۆی هەرێمی کوردستان بۆ دووەمین جارە دوو ڕاوەندی تایبەت بە خوێندنی باڵا واتە ماستەر و دکتۆرا و دیپلۆمی باڵا لە هەرێمی کوردستان دەکرێتەوە کە ئەمە هۆکارێکە بۆ ئەوی خوێندکاران و قوتابیانی ئێمە لێرە لە ناوخۆی هەرێمی کوردستان سەرمایەکانیان بەکاربێنن درێژە بە خوێندن بدەن لەپاڵ ئەمەشدا یەک خاڵیترێک دەبێت هەر لەبەر ئەمە ئاماژەی پێ بکەم ئێمە هەموو ئەو خوێندکار و قوتابیانێکەوە یەکەم و دووەمی سێمی سەر ئاسی زانکۆکانن ئەم ساڵەکە وامان کردو هەم لە کری خوێندن دەبەخشێن هەم دەتوانن با بڵێن توان درێژە بە خوێندن بدەن لەگەڵیشیدا کە سوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفال کراوان پلەیەک بە هەمان شێوە کورسی تایبەتیان بۆ تەرخان دەکرێت خاوەن پێداویستە تایبەتەکان بۆ خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا کورسی تایبەتیان بۆ تەرخان کراوە باشە بەڵام جگە لەم قۆناغی دامەزراندن و دۆزینەوەی هەلیکارە وەزارەتی خوێندنی باڵا لەم بوارەدا هەنگاوی گرنگی ناوە چیتان کردو لەم 4 ساڵ بەڵێ جگە لەوەی وەزارەتی خوێندنی باڵا و تێژنەوەی زانستی هەوڵی داوە لە ڕێگەی ڕێکخراوانی دوڵەتیەکان لە ڕێگەی بە تایبەتی ڕێکخراوی ئایرێکسی ئەمریکی هەوڵی داوەکەوە ئێمە وا بکەین لە ڕێی سنتەرەکانی بەکارخستن لە زانکۆکانی هەرێمی کوردستان هەلی کار یاخود خوێندکاران و قوتابیانمان کاتێک کە لە زانکۆ دەرەچن لە کەرتی پیشەسازی و لە کەرتی تایبەتدا هەلی کاریان هەبێ لە پاڵ ئەمەشدا هەر لە ماوەی ئەم 4 ساڵەدا دەرچوانی یەکەم و دووەم و سێمی 2015 2016 2016 2017 کە نزیکەی من دەتوانم ئاماژەی بۆ بکەم ژمارەکان نزیکەی 5000 دەرچوو دەبێ دامەزرێنراون لە دامودەزاکانی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان ئێستا خزمەت دەکەن لە هەمان کاتدا بەپێی هەوڵەکانی وەزارەت لەم کابینەیەدا لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵای عراقی و ئەنجومەنی ڕاژە ئەمانجیمان دروست کرد بۆ ئەوەی ئێمە بتوانین چۆن وا بکەین ئەو دەرچوانەی کەوە خەڵکی ناوچە کوردستانەکانی دەروی ئیداری هەرێمی کوردستان بەڵام لە زانکۆکانی هەرێمی کوردستان تاویان کردووە بە تایبەتی دەرچۆ پزیشکەکان و یەکەم و دووەم و سێمەکان و لەگەڵیشیدا ئەوانەی کەوە بە هەڵگری بڕوانامەی باڵان چۆن وا بکەین کەوە هەلی کاریان بۆ بدۆزینەوە ئەوە بوو ئێمە بەپێی ئەو ڕێکەوتنی کە کردمان بەپێی ئەو ئەنجامانەی کرا بە تایبەتی من بۆ مەبەستا بانکێشتی ڕاستەخۆی سەرۆکی ئەنجومەنی ڕاژە کرا لایەن وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ وەزارەت بۆ ئەوەی ئێمە بتوانین هەلی کاریان بۆ بدۆزینەوە و هاوشێوەی ئەوانی تر لە عێراق دابمەزرێن ئێستا خۆشبەختانە هەموو ئەو دەرچوانەی کە خەڵکی ناوچە کوردستانەکانی دەروی ئیداری هەرێمی کوردستانن کۆدی تایبەتیان بۆ دروستکراوە ئومێد دەکەن داهاتوودا ئەوان دامەزێن و لەگەڵ ئەوەشدا هەوڵدراوە بۆ دەرچوانی ناوخۆی هەرێمی کوردستان زانکۆکانی هەرێمی کوردستانیش ئەو هەوڵە درێژەی هەیە گەلێک سپاس هێژە عەباسە کرام بەردەفکی وەزارەتە خوێندنە باڵا تا هەر هەبی خێرات زۆر سپاس